من فادر ڕزگار عوسمان قوتابی نظام کۆسۆران لە بەشی ئەندازیاری ڕۆبۆتیک و میکانترۆنیکس ئەوڕۆکە لە پێشانگای کاردا بەشدار بن بە نیشاندانی براندەکەم کە ویش بریتیە لە براندی دوینۆتێک کە تایبەتە بە فرۆشتنی پارچە ئەلکترۆنیە بە تایبەتی ئەردوینۆ کە بۆ یەکەم جارە لە کوردستاندا براندێک دروست بکرێتن بۆ فرۆشتنی پارچە ئەلکترۆنیە بە زەمانیش واتە گەرنتی دەدێتن لەگە هەر پارچەیەک. تا ڕادێکی زۆر گرنگە بە تایبەتی کە پارەکەش بامان شێ لەو پێشانگایە بەشدار بووم بە پیشاندانی شتێکی تر کە کارێکی ترم بوو بەو ڕێگا زیاتر و زیاتر توانم بەناوبانگ بووم ناو کوردستاندا. بەکاری دەستی بەشدارم کردووە مەدالای موبایل دروست دەکەین بازن و ملوانکە و زیاتر ئافرەتانەیە و ئیشاڵڵە بۆ پیاوانیش دروستیەکەین لەمەوەدا و هەبوونی ئەو پێشانگایانە زۆر زۆر باشە بۆ قوتابیان هەم بۆ پێشاندانی و هونەر و کارەکانیان هەم لە ڕووی مادیەوەش سوودێکی زۆری پێگەیاندون بەڕاستی گرنگە قوتابیان بێ لەوەی کە خوێندنەکەیان تەواو دەکەن کارێکی دەستی بزانن و یان هەر کارێکی تر کە سوودی هەیە بۆ ئەوان بێزگەلەوەی بە ئەکادیمیا خوێندنیان تەواو کردو. ئەمن بە خواردن و شیرینی بەشداریم کردیا قوتابی زانکۆی سۆرانم خوانەکە دۆڵمەیە بەلای باکوور داڕوە پێکاتەکانی پلکەمە و سڵە هەتا هەنارمان تێ کردیا و شیرینەکان بەکاتە لە پسکیت و شیری خەست و قشتە نە ئەوەندە شیر نەیانی پێی ئیسحاز بوون ئەوەندە شتاڵەکە پێت نەخورێت بەڕاستی پێویستە بەڵام بەداخەوە لە کوردستانی خۆمان زۆرینەی گەنجانمان لە زیاد ئەوەی کە ئەو بەشێک خەڵاسیان کردیا ئیش تێدا بکەن ئەسنە لایەکی دیکەیان ئیشێکی کاکەن یعنی ئەوە بەهۆی کەمی هەلیکارەوەیە بەڕاستی ینی پێویستە لەسەر حکوومەت کە هەلیکار لە قوتابیان بڕەخسینی. پرۆژەکانمان لایەنی ژمێریارین چکۆم بەشی ژمێریارینە قۆناغی دوونە ئەم پرۆژانە یەک لەو پرۆژانە قیستی دروستکردنی یاخود دانانی وەرگرتنی قیست چۆن قیستی یەکەم و قیستی دووەم یاخود قیستی سێم دیاری دەکاتن بۆ من ئەو قوتابیانی کە قیستی یەکەمیان هینایە دیاری بکاتن لەو فاکەڵتیە یاخود لەو قسمە و پرۆژێشکمان هەیە لیستی موچەیە لیستی موچە دیاری دەکاتن ئەو فەرمانبەرانێکەوە لیستی موچەیان تەنزیم دەکاتن و ڕێکی دەکاتن یەک لە پرۆژێشکەشمان هەیە لایەنی ژمێریاری فارمای دیاری دەکاتن مەسەلەن سەیدەلیە چۆن با بڵێن ژمێریا دارایی یاخود ژمێریاری ئەو سەیدەلیە دیاری دەکاتن سیستەمێشکمان دروست کردیە هیومان ریسۆرسە هیومان ریسۆرس ئەمەش مەنێجمنتی دارایی ئەو شوێنەی دیاری دەکاتن بەو چوار پرۆژەیە بەشداریمان کردیەکەوە قۆناغی دوونە قۆناغی دووی بەشی ژمێریارینە لە زانکۆی سۆران. Hadi